بە دوواداچوونم بۆ هۆکاری بەرزبوونەوە یاخود داکشانەوەی نرخی سوتەمەنی کردووە لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە پارێزگای سلێمانی بەپێی ئەو زانیاریانەی کە لە نوێنەری بەنزیخانەکانی شاری سلێمانی و دەستم کەوتۆ دەڵێت ئەگەر هەبێت و بەنزینی عێراقی بێت کە بە 690 دینارەکە لە هاوڵاتیان و شۆفێران ناسراوە ئەوە ڕاستەوخۆ نرخی بەنزین لە بەنزیخانە ئەهلی و بازرگانەکان دادەبەزێت خۆ ئەگەر وەکو ئێستا هاتنی بەنزینی عێراقی دوا بکەوێت ئەوە ڕاستەوخۆ نرخی بەنزینی توجاری یاخود بازرگانی لە بەنزیخانە ئەهلیەکان بەرز دەبێتەوە بەپێی بە دوواداچوونەکانی پەیام و لە هەمان کاتە بەپێی ئەو سەرچاوان حکومیانی دەستم کەوتووە هۆکاری نەهاتنی بەنزینی عێراقی کە ماوەی مانگێکە درێژەی هەیە و نهاتووە هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە وەزارەتی نەوتی عێراق لەگەڵ کۆمپانیای کاردا گرفتی هەیە و ئامادە نیە نەوتی خاو ئاڕاستەی ئەو کۆمپانیا بکە و ئەو کۆمپانیایە بەرهەمی بێنێ لەبەر ئەوە کێشەی بەنزین لە ئێستادا درێژەی هەیە و ئەمڕۆژ نرخی 1 لیتر بەنزینی نۆرماڵ بۆ 1000 دینار بەرز بووە.